بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. إيمان داراني بريز خوشويست برايان وخشكان لهر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین لە شەوێکی تر لە شەوە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان و لە شەوانی قەدردا ڕاستەوخۆ لە شاشە جوانەکەی پەیامەوە بە خزمەتتان گەشتینەوە بۆ باسکردنی بابەتێکی تر لە بابەتە گرنگەکان کە پێویستە هەموو لایەک وشیار بن بە وشیاریەوە مامەڵەی لەگەڵدا بکەن. ئەویش بابەتەکانی نەخۆشیەکانی دڵە، ئەو نەخۆشیانەی ڕوو لە هەر ئینسانێک بکات ئەگەر وریای خۆی نەبێت تووشی کارەسات ئەبێت. جا لە بەرنامەی ئەم شەوماندا باسی نەخۆشیەک ئەکەین کەم کەس لە ئینسانەکان تووشی ئەبێت، بەڵام کە تووشی ئەبێ زۆر زیانی پێگەیەنێ ئەگەر وریان نەبێ، ئاگای لە خۆی نەبێ. ئەویش نەخۆشی بێئومێدبوونە کە لە عەرەبیدا پێوتری ئەلیەئس یا القەنووت. ئینسان تەواو مەئویس ئەبێت، تەواو بێئومێد ئەبێ. بێئومێد ئەبێڵێ جایی من هەرچی دوعا بکەم تەواو خوا دوعای من قبوڵ ناکات، کوا من ئەوەندە دوعاکەم خوا دوعای قبوڵ نەکردم. بێئومێد ئەبێ لەوەی ئەڵێ خوا لە من خۆش نابێت، جا من هەرچی گوناح هەیە کردومە، هەرچی تاوان هەیە کردومە، خوا لێم خۆش نابێت، بۆیە تەوبە ناکە و لێگەڕێ. وەڵە جا من هەرچی هەیە کردومە ئیتر تازە تەواو کۆتایی پێاتوە. شەیطان زۆر فێڵبازە بەڕێزان. شەیطان تاوانەکەت پێکات و ئاگات لە خۆت نەبێ لەو سەریشەوە ئەڵە تازە تاوان تۆ هەرچی تاوانەیە کردوتە، هەرچی گوناح خۆشی پێی کردووی، هەرچی گوناح ئێستا بەنیازی تەوبە بکەی، توخوا تۆ کەیەوە نەپاکی بڕۆیتە مزگەوتەوە، یعنی تۆ ڕۆیتە بەرامبەر خوا نوێژەکەی ئەن بە ئافرەتێکەڵە تۆ تازە بەنیازی حیجاب بکەی، هەرچی تاوان هەیە و سفور بوویت. یعنی بەم شێوازە دێ ڕوو لە ئینسانەکات ئەم نەخۆشی مەئویز بوونە و بێئومێد بوونە و قەنووت و یەئسا خاتە دڵێەوە. ئەم تازە لە دەستی چووە، بە گەنجی نەیتوانێەوە تەوبە بکات، بە پیری توانیوێت ئەتوانێت، بەڵام تازە ئەڵێ کار لە کار ترازاوە بەخوا تازە تەوبە و گەڕانەوە و پەشیمانی بۆ منی. ئەمە زۆر خەتەرە بەڕێزان، باوەڕ بکەن ئەمە لە تاوانەکە خراپترە. ئەم مەئویز بوون و بێئومێد بوونە لە ڕەحمی خوا، ئەم نەخۆشیە ڕوو لە هەر دڵێک بکە لە کردنی تاوانەکە خراپترە بەڕێزان. ئینسانە بێ زۆر ئومێدی بە ڕەحمی خوا بێت، نابێ هیچ کاتێک بێئومێد بێ لە خوا، بێئومێد بێ لەوەی کە خوا لێی خۆشە بێ، بێئومێد بێ لەوەی کە خوای تەعالا منداڵی پێبەخشێ، بێئومێد بۆ لەوەی کە خوای تەعالا دوعاکانی قبوڵەکە. بۆ ئینسانە بێ زۆر وریا بێت. خوای تەعالا لە زبانی پێغەمبەر ئیبراهیم و بۆمانە ژێڕێتەوە کە فەرموویەتی ومن يقنط من رحمة ربه إلا الضالون. ئەو کەسانەی کە لە ڕەحمەتی خوا بێئومێد ئەبن، ئەو کەسانە کەسانێکی ستەمکارن، لادەرن، لە ڕێ لایان داوە. بۆ ئینسان ئەبێ وریابێ ئاگای لێبێ کە بە هیچ جۆرە مەئویس نەبێت، بڵێ من تاوانم کردوتەوە خوا لێم خۆش نابێن، ئەوانێ بەڕێزان. و هەروەها خوای تەعالا لە زبانی پێغەمبەر یعقوب و بۆمانە ژێڕێتەوە کە فەرموویەتی إنه لا يأس من روح الله إلا القوم الكافرون. ئەو کەسانەی کە کافر و بێدینن، ئەو گەلانەی کە بێدینن، ئەوانە لە ڕەحمی خوا مەئویسە بن. ئەگەر نا ئینسانی مسلمان نابێ لە ڕەحمی خوای پەروەردگار مەئویز بێ، بێئومێد بێ. بەڕێزان خوای تەعالا ڕەحمی زۆرە. ئەم مەئویز بوونە یەکێکە لە گوناهە گەورەکان، وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعودە فەرمێ، یعنی یەکێکە لە تاوانە گەورەکان. ئینسان مەئویز بێ لە ڕەحمی خوا، ئینسان بێئومێد بێ لەوەی کە خوا لێی خۆشە بێ، کە خوا تەوبەی لێ گیراکە، کە خوا دوعای بۆ قبوڵەکە. مەئویز بوون لەم کاتەیە ئافرەتێک ئاڵێ کاکە من کێشە و مشکیلم هەیە 10 ساڵە ئەپاڕێمەوە، خوا دوعاکەی لێ قبوڵ نەکردوم، بەخوا تازە لێم قبوڵ ناکە، گەنجێکە بە هەمان شێوە، دایکێکە بە هەمان شێوە. ئینسان نابێ شەیطان فێڵی لێ بکات و ئەم نەخۆشیە بچێتە ناخێەوە، چونکە نەخۆشیەکی زۆر خەتەرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إذا قال الرجل هلك الناس، ئەگەر کەسێک بڵێ کورە خەڵک ئەخوا خەڵک تیا چوو،
يعني مەویز بێ لە خەڵک بڵێ بەخوا تازە من ئامۆژگاری خەڵک ناکەم تازە ئەم خەڵکە لێی گەڕێ کۆتاییان پێ هاتووە تازە ئامۆژگاری بۆمانە سوودی هەیە یعنی ئەگەر وای بڵێ بەخوا تازە ئەم خەڵکە تیا چووە ئەم خەڵکە تازە خەسارەتمەندن هەر کەسێک وا بڵێ فهو ئەهلەکوهم ئەوە ئەم ئینسانە بۆ خۆی لە پێش هەمویانەوە تیا چووە یعنی ئەمە خەتەرەکە ئینسان قەناعەتی وا بێ کە ئەم خەڵکە بە خەڵکی داعوە و بانگەواز و ئەوە نایە یعنی لیان مەویز بوو بێ پێغەمبەرێک مەویز ئەبێ لە گەلەکەی کە ئەڕوا خۆی تەعالا تاقیەکاتەوە کە پێغەمبەری یونسە بۆ ئینسان نابێ هیچ کاتێ مەویز بێ پێغەمبەری خوا بەمانە ژێڕێتەوە کە پیاوێک ڕۆژێ وتوێتی وەڵڵی فڵان کەس خوا لێی خۆش نابێت ئەوە نە مەویز بۆ لە ڕەحمی خوا فڵان کەس بەهۆی تاوانەوە تاوانی کردو خوا لێی خۆش نابێت خوای پەروەردگار فەرمووی ئەوە کێ لە جیاتی من بڕیارەدا ئەوە من لە فڵان عەبدم خۆش بووم مۆفەقم کرد بۆ کردەوەی چاک و کردەوەی ئەو عەبدەشم هەمووی پوچەڵ کردو چونکە بەناوی منەوە قساکە ئینسان نابێ بەڕێزان نەبۆ خۆی نەبۆ دەوروبەری مەویز بێ لە ڕەحمی خوای پەروەردگار هەندێک خەڵکەیە بەهۆی ئەوەی کە زۆر پەلەی نەتیجەیانە مەویسە بن لە ڕەحمی خوا دوعاکە ئەڵێ دوعاکەم ژیران نەبوو داوای ڕزقەکە ئەڵێ گیران نەبوو چاوەڕێی کارێکەکە بۆی بێ ئەڵێ بۆم نابێ ئەوەندەی پەلەیە پەلەی نەتیجەیەتی مەویسە بێت مەویسە بێ لە ڕەحمی خوا یاخود ئەم ئینسانە بەهۆی تاوانەوە تاوانی کردووە گوناهی کردو ینی گوناه نەماوە نەیکە گوناه نەماوە ئیتر ناو نابم یعنی هەر گوناهە بچووکە گەورەیە شاراوەیە نهێنیە پەیوەندی بینی خۆی خوایە پەیوەندی نێوان خۆی و خەڵکە هەرچی تاوانەیە کردوێتی لە دوایە مەویسە بێ لە ڕەحمی خوا ئەمە زۆر خراپە خوای تەعالا فەرمێ قل یا عیبادی الذین ئەسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله ئەی ئەو کەسانەی کە تاوانتان زۆر کردووە گوناهتان زۆر کردووە مافی خۆتان و خەڵکتان پێشێل کردووە ئەم کەسانە لا تقنطوا من رحمة الله کاکە ئێوە بێئومێد مەبن لە ڕەحمەتی خوای پەروەردگار ئەمە شەیطانە بێئومێدتانەکە إن الله يغفر الذنوب چی جميع إن الله يغفر الذنوب جميعا کاکە جميع هەموو تاوانێکە گرێتەوە تاوانی بچووکە گرێت و تاوانی گەورە گرێتەوە یعنی هەر تاوانێکت کردووە نابێتەوە مەویز بیت بگەڕەرەوە بەلای خوا یەقینەن خوای تەعالا دوعاکات تەوبەکەت قبوڵەکا بەڕێزان پیغمبر خواه بمانه جارده که خواه تعالی حدیثی که قدسی دا فرمویتی یا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي أي بني آدم أي مروف أي براي برز أي خشكي عزيز خواه تعالی فرميه اگر گناه تاوانكت او انده زور بيه يعني بقات آسمان كان يعني اگر لورقي آوايا تاوانا كانت بنوسي او انده زور بي تاوانا كانت همو سر ارزدا پوشه بو آسمانيش او انده زور بي خواه تعالى فرمي ثم استغفرتني پاشان تو بپاريتوا داوال لي خوش بون بكي غفرت لك ولا أبالي من ليت خوش بون قرشش نيه بلعموا يعني خواه پروردگار ناوي انسان مأويز بي للرحمي برزان انسان بو مأويز بي للرحمة خواه پروردگار انسان يعني پیغمبر خواه فرمي صلى الله عليه وسلم تنانات اگر فلو يعلم الكافر بكل الذي عند الله من الرحمة اگر انسانك كافر بيدين پیغمبر خواه فرمي صلى الله عليه وسلم يعني بخاري جريته اگر انساني كافر بيزاني آيا خواه پروردگار چن بالرحمة چن بسوزا هيچ كاتي مأويس نابو لباشت يعني اگر كافر بيزاني اخوة چن بالرحمة چن سوزي هي خواه تعالى او كاتيك الرحمي دروس كردو سطر رحمي دروس كردو يقداني داو بهرچي مخلوقات ينودو نيلاي خواه يلاوتو انت الانسان بو مأويس بلا الرحمة خواه پروردگار بو انسان كا مأويس بلا الرحمة خواه پروردگار لكاتيك دا پیغمبری خواه فرمي صلى الله عليه وسلم هر انسان روجانه بله سبحان الله وبحمده صدجار بله سبحان الله وبحمده زور آسانه يعني هر كسك روجانه بله سبحان الله وبحمده صدجار ام دعاية بله پیغمبری خواه فرمي صلى الله عليه وسلم خواه پروردگار تاوانكاني اسريتوا تاوانكاني لا ابا اگر تاوانەکانی هێندەی کەفی دەریایش زۆر بێت ئیتر بۆ مەویسە بی لە ڕەحمی خوا سبحان الله وبحمده
أم نزاي صدجار روجانا بيله سبحان الله وبحمده خواي پروردگار تاوانا كانت أسريتوا وإن كان مثل الزبد البحر برو كفي دريات ما شايكم بذات شن زورة أجر آواج بخواي تعالى لتاوانا كي أو إنسان خوش بي إن شاء الله باشان إما بول الرحمي خوا ما يوز من خواي تعالى كاتيك خلقي ما يسبي أو كاتوا ينزل الغيث من بعد ما قنطوا يعني أو كات خواي تعالى باران نيرت أو كات الرحمة خوي بوسر خلق نيري إما بو ما يوز من الرحمة خواي پروردگار كاتيك پیغمبر أيوب دعاي حفظ صال يان زياتر دعاي كردوا باراوتوا أني مسني الضر وأنت أرحم الراحمين خواي تعالى يكسر شفايدا فاستجبنا يعني دعاي أوهموا نخوشي خواي تعالى شفاي پیغمبري شي داوا اما بو ما يوز بين للرحمه خواي پروردگار بو بي اميد بين للرحمه خواي پروردگار كاتيك او خوايا من دال بخشبه پیغمبر زكريا دعاي ويك لو تمنى دايش في من دالي نابت هيج افرتي من دالي نابه قوربوا بلام كاتيك بارايوا ربي لا تذرني فردا وانت خير الوارثين كم دعاء براستي هربراو خوشكي بريس ام دعاء تجربه كراوه ئەگەر کەسێک منداڵ خۆی تەعالا منداڵی پێ نەبەخشیوە با ئەم دوعایە بخوێنێ بەلایانی کەمەوە 40 ڕۆژ لە سوژدەکان بیخوێنێ ئەم دوعایە پیاغەمبەرێک خوێندوێتی خۆی تەعالا منداڵی پێ بەخشیوە دوای ئەوەی کە تەمەنی تەجاوزی کردووە ربي لا تذرني فردا وأنت خير الوارثين فاستجبنا خۆی تەعالا دوعاکەی گیرا کرد ئەم دوعایە با لە سوژدەیە بەلایانی کەمەوە 40 ڕۆژ ئەم دوعایە بخوێنێ بەردەوام لە سوژدەیە تجربة كراوة خلقك خويندوتي خواي تعالى من دالي شي ببخشيوه بوي براستي انسان نابي ما يزبي للرحمي خواي پروردگار او خوايا بولا الرحمي ما يزبن كاتك بيغمبر ابراهيم كان اقرا وحرقوه بلا الناس وتت يعني بيغمبري خومن لا اشكوتك نجات دا وهروا بيغمبر موسى لو بحريان نجات دا يعني انسان براستي نابي ما يزبي للرحمي خوا برزان وخوش ويستان كاك سمير كاك سمير جان بلي جان بلي فرموا لخزمتين ماشي ما مستجان يا ربي خوا بتبارجه ممنون سلامة رحمة لدارك وابس خوا سربت اللهم استولت بسيار ما يام لخزمتهم كاك سمير جان سياري كما هو اجا كسك بروجو بوتو نويش ناكتن كسيك شي حكيت شي وخيركيت شي كسيك شي كسك بروجو نويش ناكت كسي الرجوع قريها قلنا حكيت شي نيوج ناكات نويش ناكتن بله ان شاء الله يا مزور بروجو بين اتشنا دوام كانوا يجرونا يعني نيتي روجماني نا بلام ماندو بين كيني بين بستيني روجاكا شكيني البسياري دومتي انا قشت كاك سمير جان بله جان برسياري دومت ان شاء الله والله ميوش دينه خالد رازي بك كاك سمير پەیوەندی ترمان لەگەڵایە برانی بەڕێز باوکی کاکارزان لە خزمەتین عليكم السلام ورحمة الله وبركاته بەڵێ ڕێکخمێ ماڵی جایە نقصانە هیچ شتێکی نییە ئەگەر زەکاتەکەم بەو لەمنیمە کەوێ کوڕەکەت نقصانە ماڵی جایە ماڵ فێ ناتوانێ بنێ بەیاک ئەگەر زەکاتەکەم بەو لەمنیمە کەوێ ئینشاءڵڵا بەڵام کاک باوکی کاکارزان مەڵێ نقصانە باش نییە بۆ جارێکی تر چونکە نقصان نییە ینی نقصانەوەی کە خوا پەنامان بە بابەتێکی بەڵام کەم ئەندامە خۆشی دەرێنێتی چاو نییە ئینشاءڵڵا وەڵام تەدەمەوە بەسەر چاو خوا لێت ڕازی بێ خوشکە سارا السلام عليكم مامستا عليك السلام ورحمة الله وبركاته مامستا دكتور من فرموا خوشكە بەڕێزەکەم مامستا دوم منکە نوێژە دەکەم یاخود بۆ نزیکم دەکەم یاخود بە ڕۆژی دەبم زۆر وازواتم یعنی نازانم دوو یعنی پێشتر ڕۆژیم زۆر نەدەگرت بۆ منە
ذکر و ئەوەکان نوێژم بەپێ پێویست نەدەکرد بەڵام واسواسێکەت چۆنە خوشکە سارا واسواسێکەت چۆنە یعنی وازواسم لە دوو نوێژەکەم وازواسم دەڵم دەبێ مەشکاتی یاخود بەڵام دەبێ نوێژەکەم قبول بێت هەرو پرسیارەتە بۆ خوشکە بەڕێزەکەم پرسیارێکیکەشم ئەوەیە کە بۆ منە بزانم تا چەندە قسەی ڕاستە بۆ منە کە دەڵێن شتێک بە خەیاڵتدا بێ بۆ سەرتێنی هێنێک سەرزمانەوە قسەکەی نەکەی و بۆ منێکی کردار گوناحبار نابی ینی هەندێک شت بە خەیاڵ تا بێت بەڵێ شتی خراپ بەڵێ ئینشاءڵڵا وەڵام تدەمە بەسەر چاو زۆر سپاسمان خوا لێت ڕازی بێ خوا بتپارێزێ خوشکە سارایەکی تر خوشکە سارا عليك السلام ورحمة الله وبركاته مامۆستا ئێمە خانوێزمان هەیە یعنی لە 2023 کڕیوانە بەڵام هەتا ئیسێمانە ڕاستی یعنی مانگانەیە خانوێز بە ئیجارە وەرمان گرتووە نا ئێمە خۆمان لێرە نازین بەڵام کەسکار پیاوەکەم کردینە چۆن خوشکە سارا تخوا دووبارەی کردو لە ئەوڵەوە خانوێزمان هەیە لە کەسکوک بەڵێ دامان کە ئیجار لە 2023 ئێمە پارەی و خانوێمان وەرنەگرتووە و بەناو ئێمە وەش نییە چونکە ئێمە لە دەرەوە واسەکەین و ئێستا ئەمە تا ئێستا هیچ پارەکە نەدراوەتە پێمان خوشکبراکانشی ئەم خانووە فەرمووت خوشکە سارا سەوتەکە زۆر وازەح نییە فەرمووت خانوویەکمانێ داومانە بەکرێ بەڵێ بەڵام بەناو ئێمە نییە ئێمە لێرە نازین لە دەرەوە وڵاتین اینجا خوشکبرای هاوسەرەکەم پارەکەی وەرەگرت واتە ئێستا نەیانداوەتە پێمان ئێمە هیچ بە کاتی ئەو خانووە نازانین چۆن بیدەین ئێستا نازانین چ بکەین ناشمان دەنەوە خانووەکەس ئەڵێن پێ یعنی ئەڵێن هین ئێمەیە خانووەکە بەناو کێوەیە تەعامولکەین لەگەڵیانە ئێستا خانووەکە بەناو کێوەیە کات خۆی تکراوە خوشتێکی کردوێتێ ناو خۆی چونکە ئەمە لێرە نەبوو ئینشاءڵڵا وەڵام تدەمە خوشکە سارا بەسەر هەردوو چاوم پرسیاری دووەمت عەرزێکمان هەیە نەکراوەتە خانوو هیچ شتێک تەنها عەرزە ئەوەتمان زەکاتی لەسەرە بۆچی تانە ئەرزە ئەو عەرزە ئێمە لێرە نازانین نازانم یعنی بەس هەمانە ئەو بڵێ وەرەسەیە مەبەستمە وەرزەی خۆتانەش ئەگەر پارەیەکی باش بکای فرۆشن بەڵێ بەڵێ ینی پارەیەکی باش بکای فرۆشن وانە بەڵێ ئینشاءڵڵا وەڵام تدەمە بەسەر هەردوو چاوم کاک خالیدیان بله کاک خالیدیان لە خزمەتین بله سەیدا دەستخۆشیە بەرنامەتت کەم زۆر سپاس کاک خالیدیان ڕۆژی نوێش قبیل بنی ئینشاءڵڵا یاخوا مەحفوظ بخوا بتان پارێزێ یا ڕەبی سلامت بە زۆر مەمنون سەیدا وڵا پرسیارێکی مەیە سەیدا لە خزمەت تاین سەیدا گیان سلامت بە زۆر مەمنون سەیدا هەکە ڕێندە کارە مرۆڤی قەردار بیت کا چ دوعا بخۆ بکەتن پشتی ڕەمەزانێ و ماهدا ڕەمەزانێ یعنی دوعای قەرزاری بەلێ قەرزاری کاک خالید بەلێ قەرزاری جەنابەت بەلێ یا ڕەبی خوای تەعالا بۆت ئاسان کە ئینشاءڵڵا تا کۆتایی بەرنامەکە گوێبیستمان بە ئینشاءڵڵا دوعایەکی زۆر گرنگی پێغەمبەرت ئەرزەکەم باش نییە زۆر مەمنون خدا خێرت بنووسی ئینشاءڵڵا خوای گەورە لێت ڕازی بێت سلامت بە زۆر مەمنون سەیدا خوا بتپارێزێ برانی کۆنتڕۆڵ پەیوەندیترمان لەگەڵایە دیارە کاک خالید کۆتا پەیوەندی بوو خوای گەورە هەموو لایەکیان بپارێزێت جا بەڕێزان خوای پەروەردگار پێی ناخۆشە کە ئینسانێک لە ڕەحمی خۆی بێئومێد بێت لە کاتێکە ئەوەندە ڕەحمی زۆرە ئەوەندە بەزەیی زۆرە ئینسانێک تاوان بکات دوایی پەشیمان بێتەوە خوا لێی خۆشە بێگەر 100 ساڵ تاوان بکە ئەگەر 200 ساڵ تاوان بکە ئەو خوایە صیفەتی وایە وهو الذي يقبل التوبة عن عباده ويعفو عن السيئات يعني دەرگای تەوبەی داناوە کە ئینسان بڕوا لەو حەمامی تەوبەدا خۆی بشوا و پاکە بێتەوە و تەواو بۆیە برایان و خوشکانی ئازیزم
زۆر وریابین شەیطان با فێڵمان لێ نەکا بە ناوی ئەوەی کە ئێمە تاوانمان زۆر کردووە و گوناهمان زۆر کردووە و بەخواخوا ڕۆژومان لێ قبول ناکە من بۆ بە ڕۆژوو بم لەگەڵ دایکمان خراپ بوومە تا مردووە بۆ بە ڕۆژوو بم لەگەڵ باوکمان خراپ بووە تا مردووە بۆ بە ڕۆژوو بم من کاتێککە زوڵم لە خەڵکەکەم بۆ نوێژ بکەم کاتێککە من مەسەڵەن کردەوەی خراپەکەم خەڵکیەکەیە حەج ناکات بۆ حەج ناکات ئەڵێ کاکە بەخوا من چیم داوە لە حەج ینی من ئەوەندە لەناو خەڵکە ئەوەندە خراپم ئەوەندە بە خراپی باس مەکەن بەخوا برچم بۆ حەج ئەڵێن وەڵام بۆ تیجارەت چووە ناچێ بۆ حەج ناچێ بۆ عەمرە ئەمە فێڵی شەیطانە ئەمە نەخۆشیەکە ڕوو لە هەر دڵێک بکە تووشی کارەساتی ئەکات ئینسان والێکا بە تەسویفەوە بژێ هەر بڵێ دوایی جاری وایە ئەو دوایش کۆتایی پێدێت بۆیە بەڕاستیە بێ هەموو لایەکمان وریابین کە شەیطان فێڵمان لێ نەکا و تاوانانە بکەین کە تاوانەکەمان کرد با فێڵێکی ترمان لێ نەکا کاکە شەیطان زۆر فێڵبازە بەڕێزان شەیطان زۆر فێڵبازە یعنی ڕێوی قوربەسەر 10 ساڵەژی پێڵێن فێڵباز ئەی باش ئەم شەیطانە چەند ساڵە چەند هەزار ساڵە ئەژی ئەبێت چی فێڵێک بزانێ ئەبێت چی فێڵێ فێر بوو بێ پێغەمبەرانی بینیوە قەومەکانی بینیوە یعنی ئەنواع و ئەشکال خەڵکی بینیوە فێڵ فێر بووە زۆر فێڵبازە ئینسان وا لێکا کە بە کافری بمرێت بە بێدینی بمرێت وای لێکا کە مەویسێکا لە ڕەحمی خوا ئەبێ زۆر وریابین بەڕێزان شەیطان ئەوە فێڵمان لێ نەکا یعنی من جاری وا بووە خەڵک پەیوەندی کردووە مامۆستا من خەوم بینیوە زۆر سەڵاوە لە دیار پێغەمبەری خوا ئادەم صلی الله عليه وسلم زۆر پێغەمبەرم خۆشە بەڵام کە چوومە بەلای پێغەمبەری خوا پێغەمبەر پشتی تێکردوم لەو کاتۆی کە ئەو خەوەم بینیوە بەڕاستی من وازم لە نوێژ هێناوە وازم لە عیبادەت هێناوە تەواوتمە جا من ئەوەندە سەڵاوە دەدەم پێغەمبەر پشتم تێبکە ئیتر بۆچی بیکەم نایکەم مەویز بۆ لە ڕەحمی خوا دوای قسەم بۆ کردووە کاک هەمە شەیطانە ئەمە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم ئەمە شەیطان هاتووەتە خەوت خۆی ئاوا بەو شێوازە مادام شکڵی پێغەمبەر نەبووە یعنی شەیطان ئەنواع فێڵێ بۆی کە ئینسان لە خشتە بەرێ بەڕێزان گەورەترین فێڵی شەیطان ئەوەیە کە ئینسان وا لێ بکە کە مەویز بێت بڵێ تەواو بەخوا من تازە نە نوێژەکەم نە ڕۆژوو ئەگرم تازە چی تاوانێ تاقیم کردوتەوە لەسەر ئەمە بەردەوامە بم بۆ خۆم ئەوە خراپە ئەم مەویز بوونە ئەم بێ ئومێد بوونە لە ڕەحمی خوا زۆر خراپە ئازیزان و خۆشەویستانم لە گوناهەکە خراپترە لە تاوانەکە خراپترە بۆیە زۆر وریابن کە شەیطان فێڵتان لێ نەکە ئازیزان و خۆشەویستان چونکە خوایەکە یعنی یغفر الذنوب جەمیعە بێ یعنی لە هەموو گوناهەکان خۆش بێتر من و تۆ بەڕاستی بۆ مەویز بین ئەچینە سار پەیوەندی ئەو برا و خوشکە ئازیزانەمان خوای تەعالا بیان پارێزێ و ئەو برا بەڕێزانە و خوشکە بەڕێزانەی کە پەیوەندیان کرد و بەوەی کاتۆ نەمانتوانی تەواویکەین و وەریانگرین داوای لێبوردنیان لێکن کاک سەمیر دوو پرسیاری بۆ برا بەڕێزەمان پرسیاری یەکەمی کەسێ ڕۆژوو ئەگرێ و نوێژ ناکات ئایا ئەمە گوناهی چییە بەڕێزان نوێژکردن نوێژ نەکردن زۆر بابەتێکی خەتەرە لە سەردەمی پێغەمبەر داوەکو هاوڵە بەڕێزەکانە فەرموون هیچ گوناهێکمان تەماشا ناکرد خاوەنەکەی بە کافر دابنین ئیلا تەرکی نوێژ نەبێ یعنی وازێنان لە نوێژمان بە کوفر داهەنا بۆیە بەڕاستی نوێژ کۆڵەکەیکی زۆر گرنگە کاکە نوێژ لە هەموو ئەرکانەکانی ئیسلام گەورەترە بۆ چونکە نوێژ هەموو ڕوکنەکانی ئیسلامی تێدا کۆ بێتەوە نوێژ ڕۆژووی تێدا کۆ بێتەوە ئەگەر لە نوێژدا نان بخۆی نوێژەکەت بەتاڵە نوێژ حەجی تێدا کۆ بێتەوە ئەگەر ڕوو لە کەعبە نەکەی نوێژەکەت بەتاڵە نوێژ شایەتومانی تێدا کۆ بێتەوە کاتێک کە تۆ شایەتومان نەڵێی ئەوە نوێژەکەت قبول نییە بەڕاستی بۆیە نوێژ زەکاتی تێدا کۆ بێتەوە کە بەخشینی کاتی خۆتە نوێژ زۆر گرنگە بەڕێزان ئەو ئینسانەی کە بە ڕۆژوو ئەبێ و نوێژ ناکە بەڕاستی لە ئەسڵی دین حاڵی نەبووە لە ئەسڵی دین تێنەگەیشتووە ئینسانە بێ بۆی ڕوون کاتەوە کاکە ئەو خوای کە داوای نوێژی لێ کردووە ئەو خوای داوای ڕۆژووی لێ کردووە ئەو خوای داوای نوێژی لێکە بۆیە بەڕاستی کارەساتە ئینسان نوێژ بکە ڕۆژوو نەگرێ ڕۆژوو بگرێ نوێژ نەکا بەڕاستی ئەوە بابەتێکی زۆر خەتەرە خوا پەنامان بە
پاشان پرسیارێکی ترێ و بەڕێزاوە بوو کە ڕۆژوو ئەگرێن ئەچن بۆ سەر ئیش دوایی بەهۆی ناڕەحەتیەوە ئیشکێنن ئەوە دروستە تەواان بەڕێزار قوتابیەک بەهۆی ئیمتیحانەوە کرێکارێک بەهۆی کرێکاریەوە شەو پارشێوە کات هەر تاقمێ لە تاقمەکانی کۆمەلگا بێ شەو پارشێوەکەن نێتی ڕۆژۆێنن بەڵام بەیانی ناڕەحەتە بن تینوێتی زۆریان بۆێنە هیلاکە بن ئەو کاتە ڕۆژۆکە ئەشکێنن لە شەرعدا هیچیان لەسەر نیە بەڵام گردنەوەیان لەسەر لە دوای ڕەمەزان لە دوای ڕەمەزانە بێ ڕۆژۆکە بگرنەوە لە کاتێکی تردا باوکی کارزان کوڕێکی کەم ئەندامە جا لە ڕووی جەستەیی بیان لە ڕووی فیکر و بیرکردنەوە بێت کەم ئەندامە وە فەقیریشە ناتوانێت کەسابەت بکە زەکاتی پێشە بڵێ زەکاتی پێشە مادام ماڵی جایە لەگەڵ جەنابتەوە ئەوەی کە جەناب باس ناتوانێت کەسابەت بکاو و داهاتێکی نییە و پارەیەکی نەخزوە دە کەسابەتەوە کە مانگانە بۆی بێ زەکاتی پێشیارە وڵا مادام فەقیرە مادام هەژارە بەڵێ زەکاتی پێشێ با کوڕی خۆی شت بێ ماڵی جایە هیچ ئیشکالێکی تێدا نیە باوکی کاکارزان خوشکە سارا پرسیاری ئەوەی کە نوێژەکە یان زیکرەکە یان قورئانە خوێنێ واسواسە ڕووی تێەکە ئەو واسواسە بەڕێزان خوشکە بەڕێزەکەم زۆر خەتەرە ئێمە لە بەرنمەیەکە باسی نەخۆشی واسواسەمان کێکە نەخۆشیەکانی دڵ ئەگەر بگەڕیتەوە لە یوتوبە تەماشایکە ئیسفادی دەکەی ئینشاءڵڵا باشترین عیلاج بۆ وەسوەسە بەڕێزەکەم عیلاج واوەکو فەرمویانە ئیهمالوها ئەبێ ئیهمالیکەی بۆ نمونە نوێژەکەی دوای واسوەسەت بۆ دروستە بێ ئۆ وەڵام من 4 ڕکعاتم کردو نوێژی نێوەڕە وازی لێ بێنە نوێژەکەڵێ دەستنوێژم نییە دەستنوێژەگرەوە دەستنوێژەکەم تەواو نییە ئەچی بۆ ڕکوع عەڵەی ڕکوعەکەم تەواو نییە واز لە واسواسە بێنە واز لە واسواسە بێنە ئەوە باشترین عیلاجە دوعات بۆکەن خوای تەعالا ڕەحمەت لێ بکات بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بەڵام خۆت دکتۆری خۆتی خوشکە بەڕێزەکەم ئەبێ خۆت دکتۆری خۆت بێ وە پرسیارێکی تریەوەیەکە هەندێک جار شت بە ناخی ئینسانە دێت ئەگەر دەری نەخا گوناحبار نابێت طبعا سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لاڵقەیەکە باسمان کرد جاری وا بۆیانوت ئێمە بیرەکەینەوە پێغەمبەری خوا بیرەکەین وڵێن کێ ئەم ئەرز و ئاسمانەی دروست کردو وردەوردە تا ئەگاتەوەی کە کێ خوای دروست کردو نەعوذ بالله پێغەمبەری خوا فەرمووی ئەوە بەڵگەی ئیمانە بڵێن نەعوذ بالله من الشیطان الرجیم ئیدی خوای تەعالا تاوانتان بۆ نانووسێ یعنی ئەم شتانە لە ناخی ئینساندا بێ خوا تاوانی بۆ نانووسێ یعنی ئەم بیرکردنەوە خراپانە هەتا دەری نەبڕێ ئینسان خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بتپارێزێ لە وەسوەسە و لە نەخۆشیە خوشکە سارا باسیەوەکی خانوێن داوە بەکرێ خوشک و برای مێردەکەی پارەکەی وەرئەگرن بەڵام ئەوەی کە ئەو باسی کرد بە ناوی برای مێردەکەی وێتی طبعا لە ڕووی شەرعیەوە بەڕێزان بابەتێک هەیە زۆر گرنگە من و تۆ بیزانین ئەم خوشکە بەڕێزە کە خانوویەکەی بە پارەی خۆیان کڕیویانە کردویانە بە ناوی مێردەکەیانەوە بۆ نمونە شەرعەن نابێتە هین برای مێردەکەیان کاکە با لە قانون بە ناویانەوە بێ کاکە ئێمە وەکو شەرع ئەمە خاوەندارێتی ئەگەڕێتەوە بۆ ئەمان لە قانون بە ناویانەوە بێ تاپۆیان بەناوە بێ ئەوە معنای ئەوە نییە کە پارەکەیان بۆ حەڵاڵە وەڵڵا پارەی ئەو کرێ خانووە کای خۆن بە زوڵم مادامی خۆیان نییە وەکو گۆشتی بەراز وایە وەکەوە گۆشتی بەراز بخۆن وڵا لە گۆشتی بەراز خراپترە چون گۆشتی بەراز حەق و ناس نییە حەق وڵایە بەڵام ئەمە حەق و ناسە بۆیە زۆر خەتەرە یعنی زۆر خەتەرە بڵێن وڵا بە ناوی خۆمانەوەی و کرێکەی وەرئەگرین و ئەبێ تەوبە بکەن ئەبێ ئەو حەقە بگێڕنەوە بۆ خاوەنەکەی ئەمجا تەوبە بکەن خوا لێیان خۆشە بێ خوا پەنامان بە یەخوا ماڵی حرام نەچێتە هیچ ماڵێکتانەوە پرسیارێکی تری ئەوە بوو کە ئەرزیان هەیە ئەرزەکە دایان ناوە ئەیفرۆشن طبعا ئەگەر ئەرزەکەتان داناوە بۆ فرۆشتن و بۆ کڕین و فرۆشتنتانە شەرعەن زەکاتی تێدایە خوشکە بەڕێزەکەم زەکاتی تێدایە جا ئەمڕۆ چەند ئەکات سعری ئەمڕۆ نەک سعرەوەی کە کڕیوتانە ئەمڕۆ سعرەکەی چەندێکەکە زەکاتی ئەوەندەی لێ دەکەن یان کاتێک کە بۆ نمونە ئێستا نافرۆشرێ سعرەکەی نازانن چەندێکە نازانن بازاڕی نییە هەر کاتێک فرۆشتانە و کاتە زەکاتی ساڵێکی لێ دەکەن ئینشاء الله تعالی خوشکە ئازیزەکەم باوکی کاک خالید پرسیارێکی کە قەرزارە یا ڕەبی خوا قەرزەکەی بۆ ئاسان کات دانەوەی بۆ ئاسان کات کە چ دوعایەک باشە بۆ دانەوەی قەرز طبعا بەڕێزان دووشت زۆر گرنگە بۆ دانەوەی قەرز ئاگادار بن دووشت یەکەم کاتێک کە قەرزت کرد نیەتی دانەوەت هەبێت من أخذ أموال الناس يريد أداءها أدى الله عنه پێغەمبەری خوا فەرمی هەر کەسێ قەرزێ لە خەڵک وەرگرێ نیەتی دانەوەی هەبێ خوا بۆی ئاسانەکە بیداتەوە ئەمە یەکەم دووەم دوعا
دوعایەکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم ئەو دوعایە هەر کەسێ بیخوێنێ هێندەی کێوێک قەرزار بێ خوای تەعالا بۆی ئاسانەکە دانەوەکەی بۆی سەهلەکە بڵێ اللهم اكفني بحلالك عن حرامك واغنيني بفضلك عمن سواك ئەم دوعایە بخوێنن هەر کەسێ قەرزارە ئەم دوعایە زۆر گرنگە اللهم اكفني بحلالك عن حرامك واغنيني بفضلك عمن سواك ئەم دوعایە بخوێنن ئەم دوو خاڵە جێبەجێ بکەن ئینشاء الله خوای تەعالا دانەوەی قەرزتان لا ئاسانەکات لە کۆتاییدا لە خوای پەروەردگارە پاڕێنەوە ئەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆت ئەو بەڕێزانەی کە دانیشتون بەدیار بەرنامەکەمانەوە لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن لە کوردستانن لە دەروی کوردستانن لە هەر وڵاتێکەژین یا ڕەبی خوای ئەگەر نەخۆشن شیفایان بی ئەگەر کێشیانێ بۆیان چارەسەرکەی نوێژ و عیبادەتیان لە قبولکەی دوعاکانی ئەوان بۆ ئێمە قبولکەی دوعای ئێمە بۆ ئەوان قبولکەی یا رب العالمین یا ڕەبی خوای لە کێشە و مەشاکیلی دنیا و قیامەت بیان پارێزی خوای تەعالا ئەو نەخۆشانەی داوای دوعای خێران لێ کردوین ئەو خوشکە بەڕێزانەی داوای دوعای خێران لێ کردوین ئەو برا بەڕێزانەی داوای دوعای خێران لێ کردوین یا ڕەبی خوایە شیفایان بی یا ڕەبی خوایە شیفایان بی یا ڕەبی خوایە شیفایان بی یا ڕەبی خوایە ئامینی مسلمانێکیان بۆ قبولکە یا رب العالمین خوای لێتە پاڕینەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت لەو کەسانەمان قبولکەی کە لە مانگی ڕەمەزانە لە گوناهەکانیان خۆشە بیت لە مانگی ڕەمەزانە عەفو العامیان بۆ دەرەکە یا رب العالمین یا ڕەبی خوایە ڕۆژوو شەو نوێژ و تەراویح و ذکر و وردمان لێ قبولکە یا رب العالمین خوایە لەیلەة القەدر بە قسمەتی هەموو لایەکمان کەی یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوکمان خۆش بی لە گوناهی مردوەکانمان خۆش بی عاقبەتمان بەخێر بی یا رب العالمین وڵاتمان ئاودان کەیتەوە بە دینداری و بە خواناسی ئەم نەخۆشیەکە لە ناومانە یا ڕەبی خوایە هەڵیگری یا ڕەبی خوایە ئەم نەخۆشیەمان لە کۆڵ کەیتەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت خوای پەروەردگار لێتە پاڕێنەوە هەر براو خوشکێکی بەڕێز پرۆسەی ئاستەرگیریان نەکردووە خوایە کاریان بۆ ئاسان کەی یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسان کەی خوای تەعالا و براو خوشکە بەڕێزانەی پرۆسەی ئاستەرگیریان کردووە منداڵت پێ نەبەخشوون یا ڕەبی خوایە منداڵی ساڵحیان پێبەخشی منداڵی هەموو لایەکمان ساڵح کەی یا ڕەبی خوایە لە گوناهی مردوەکانمان خۆش بی زیندوەکانمان موفەق کەی خوای تەعالا بۆ کردەوەی باش یا ڕەبی خوایە دڵی دەوڵەمەندەکانمان نەرم کەی یا ڕەبی خوایە دڵیان نەرم کەی بتوانن هاوکاری هەژاران و نەداران بکەن یا رب العالمین یا ڕەبی خوایە و دەوڵەمەندانەی کە چاویان لە هەژارانە کە چاویان لە بێنازانە کە چاویان لە فەقیرانە کە چاویان لەو کەسانەیە پارەی جەژنیان نییە بۆ جلوبەرگ بۆ ماڵ و منداڵی یا ڕەبی خوایە چاوت لیان بێ یا ڕەبی خوایە چاوت لیان بێ لە ڕۆژی قیامەتدا لە ڕۆژێکدا کە هیچ سێبەرێک نێجگە لە سێبەری تۆ نەبێ خوایە لەو سێبەرەدا کۆیان کەیتەوە یا رب العالمین یا ڕەبی خوای تەعالا ئەو برا بەڕێزانەی کە لە پشت کامێرەوە لەم کاتی درەنگانەی شەودا دانیشتون وتەی پێغەمبەرەکەت وتەی خۆت بۆ خەڵک پەخشەکەن یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی کاریان بۆ ئاسانکەی واجبە لەسەر شانی هەموو لایەکمان دوعای خێران بۆ بکەین خوای تەعالا خۆیان و ماڵ و منداڵیان بپارێزێ تا شەوێکی تر لە شەوە پیرۆزەکانی ڕەمەزان بە خزمەتتان ئەگەینەوە دوعای خێرتان بۆ بکەین و دوعای خێرمان بۆ بکەن هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين